جارێکی دیکە مامۆستایانی وانەبێژی لادراوی سەر بە وەزارەتی پەروەردە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی هەرێم گردبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا و داوا دەکەن بگەڕێنرێنەوە سەر پیشەی مامۆستایەتی. دوای 7 کاتژمێر وەستان لە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ گەیاندنی داواکاریەکەیان بێئومێد گەڕانەوە. ئێمە ئەمڕۆ لە بەیانیەوە لە سعات 9 لێرە لە بەرەم گەرمایە وەستاوین بەڕاستی نا لە وەزارەت و نا سەرۆشی دیوانی ئەنجومەنی وەزیرانیش ئەوەی کە پەیوەستە ئەوەی کە ئێمە هاتوون لێرە چامان پێ بکەوێ هیچ کەسێک ئامادە نییە چای بە ئێمە بکەوە قەزیە و دۆسەکەی ئێمە بەڕاستی هەر بۆ شێوازە ماوەتۆ کە پێشت چۆن بووە هەروە بووە. ئەمە بەڕاستی زوڵم و ستەمێک ئاکرێت لە مامۆستایانی وانەبێژی لادراو. ئەو مامۆستایە بەڕێزانە هەیە ساڵێک، هەیە 2 ساڵ، هەیە 4 ساڵ، حتا 11 ساڵ هەیە وانەبێژی کردووە. بە ئەمری حکوومەتی هەرێمی کوردستان ساڵێک نابێت کە نزیکەی 7,000 مامۆستای بەڕێز خانەنشین کران. ئێمە ڕێژەمان 2500 مامۆستا داواکانین لە شوێنی ئەو مامۆستایانە کە فەراغ دروست نەبێ کۆمەڵێک مامۆستای بە ئەزمونن لە مەکتەبەکان لە شوێنەکانی خۆیان دابدرێنەوە هەتا ئێستاکە هیچ جوابێکی ئێمە نەدراوەتەوە. بەشێک لە مامۆستایان ساڵێک ئەزمون و بەشێکی دیکەشیان 11 ساڵ ئەزمونی وانەوتنەوەیان هەیە. هۆکاری لادانەکەشیان جۆرا و جۆرە و وەک خۆیان دەیڵێن لاوازە. داوای مافی ڕەوای خۆمان دەکەین و کە ئەم بڕیارەی کە ساڵی ڕابردوو کراوە 2024 ئێمەش بگرێتەوە لە جێی ئەو مامۆستاخانە نشینە بەڕێزانە دابدرین کە فەراغیان دروست کردووە. داواکاری ئێمە دامەزراندنە بەگرێ بەست نەک بە لە جێدانا. داوای لە جێدانان دەکەن بەڵام ئەمە بەوە ڕازی نینە دەبێت بڕیارێک دەربچێ بۆ ئەوی کە لەسەری خۆمانەوە لە ئەنجومەنی وەزیران هەتا ئێستاش چارەنووسمان ئەوانە دیارە بە نادیاری ماوەتەوە. ئێمە وەکو مامۆستای وانەبێژی لادراو کە پێشتر چەندی زارداوی مافی خۆمان کراوە کە دابنرینەوە لە کەرتی پەروەردە بەڵام هەتا ئێستا وەڵامەشی ئەوتوان نەداینەوە. داواکاری ئێمە ئەوەیە ئێمە کە ژمارەیەکی کەممان تقریبان 2000 بە 2500 مامۆستای وانەبێژی لادراوین لە شوێنی ئەو مامۆستانەی کە خاننشین کراون لە شوێنی ئەوان دابنرینەوە کە مافی ڕەوای خۆمانە نەک مامۆستای کە ئێستا 2004 زانکۆی تەواوکردیە دابنرێتەوە کە ئێمە چەندی ساڵ خزمەتمان هەیە پسپۆڕین دانەنرینەوە. مامۆستاوانە بێژە لادراوەکان زیاتر لە 10 جار لە بەردەم ئەنجومەنی وەزیران و پەروەردەی شارەکانیان گرد بوونەتەوە. ئەوان ژمارەیان 2500 مامۆستایە و تاکو ئێستاش لەلایەن وەزارەتی پەروەردە و دیوانی ئەنجومەنی وەزیرانەوە وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە.